سڵاتان لەبێت بیسەران و بینەرانی داری کرمانجی، هیوادارم ڕۆژێکی خۆشتان هەبێ لە هەر کوێکن. خۆشحاڵین هاتینەوە خزمەتتان لە زنجیرەی پرۆگرامی ئارامی دەروون. تەوەری ئەم جارەمان زۆر گرنگە باس لە واقعی کۆمەڵگەی خۆمان دەکەین و ڕۆژ بە ڕۆژ لەسەر هەڵدان و لە گەشەکردندایە ئەویش بابەتەکە خەمۆکیە. دەپرسین ئایا خەمۆکی چییە؟ هۆکارەکانی سەرهەڵدان و زۆربوونی لە نێو تاکەکانی کۆمەڵگەدا چییە؟ ئایا پەیوەندی بە هۆشیاری تاکەکانەوە هەیە یاخود دیاردەیەکی جیهانیە یان تایبەتە بە وڵاتە تازە پێگەیشتوەکان؟ بۆ ئەم مەبەستە بە میوانداری زۆر بەڕێز خەلیل سەلیم مامۆستا لە زانکۆی سۆران و هەڵگری بڕوانامی ماستەر لە دەرونزانی. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس مامۆستا بۆشان، زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەران و بیستەرانی رادیۆی زاری کرمانجی و پێجی زاری کرمانجی. زۆر بەخێر بێ دووبارە. خۆشحاڵین بە ئەمەدەبێت. دەمانەوێت لەوە دەست پێ بکەین ئایا خەمۆکی چییە؟ زۆر کەس هەیە بە نەخۆشی ناوزەندیەکە، زۆر کەس هەیە بە دیاردە یان حاڵەت. دەمانێت بۆمان ڕوونکەیتەوە کە ئایا خەمۆکی چییە؟ هەڵبەتە باسکردن لە خەمۆکی شتێک نییە کە تعریفێکی سادەی بۆ بکرێ بڵێ ئەو دۆخەیە و دواتر خەمۆکی بە درێژایی مێژوو لەبەر ئەوەی مەسەڵەن وەکو بابەتێک یان گرفتێکی گرنگ تەماشاکرێت چەند فۆرمێکی گۆڕانکاریشی بەسەر داهاتینە. یعنی هەتا لەناو خودی دەروونزانیشدا ئەوەی کە مانوەڵی نەخۆشیە دەرونیەکان ئەوەی پێڵن DSM لە کاتی ئەپدێتکردنی ڤێرژنە نوێیەکانیان هەمیشە خەمۆکیەکە لەو بابەتەیە کە گۆڕانکاری تداکرێتن. بەڵام ئەوەی کە ئەمەوێتن لە سەرەتادا باسی بکەم ئەوەیە کە خەمۆکی پەیوەست نییە بە سەردەمێکی دیاریکراودا، بەڵکو خەمۆکی ئەو جۆرە گرفتە سایکۆلۆژیەیە کە بە درێژایی ژیانی مرۆڤ هەربوونی هەبووە و لە نێو دەقە فەلسەفیەکان دواتر لە نێو دەقە زانستیەکان باس کرایە. ئەوە نییە تایبەتیش بێ بە کۆمەڵگەیەکی دیاریکراو و تایبەتیش بێ مەسەرەن بە نەژاد و جیناتێکی دیاریکراو، بەڵکو گرفتێک کە ئەکرێتن هەموو تاکێکی کۆمەلگا تووشی بێتن، ئەویش لە دەرئەنجامی چەند بارودۆخێکیدا دواتر ئەگەر دەرفەت هەبوو لەو ماوەیە بزان هەر کەسێک خەمی خوارد پێی دەوترێ خەمۆک. ئەوجا بۆ ئەوەی ئێستا ئێمە لە خەمۆکیدا هەر تەنیا ئەوە نییە کە ئێمە خەمی بخۆین، زۆر جار پێکەنین و شادیش جۆرێکی خەمۆکیە. ئێمە ڕوبەڕووی چەند شتێکی سادە ئەبینەوە لە ژیاندا. بۆ نمونە کەسێک تاخیرەبی لە کارەکەی، مەسەڵەن هەندێک دوعاکەویت تۆشێک نیگەرانە بیتن یان کەسێک دڵە ڕاوکێ یان زۆرێک لە خەمۆکی زۆر جار دڵە ڕاوکێ خەمۆکی تێکەڵەبی، زۆر جار بەسەر خەمۆکی دیگە بابەتەکانی دیکەش تێکەڵەبی. جاگەر دەرفەتم بدەی هەندێک لەسەر خەمۆکی قسا بگەم. تەبعاً حەز دەکەم نیشانەکانی ینی پێمان بڵێ کە ئایا بە چۆن بیناسینە ئەو کەسە بۆ لە هەر کەسێک ڕەشبین بوویان خەمی خوار ئایا خەمۆکە یان بۆ نیشانەکانی چی بۆ زیاتر لێ تێ بکەین؟ بە مۆطلەقینە، بەڵام ئەگەر دەرفەتم بدەی هەندێک لەسەر ئەوەیدا قسا بکەم. خەمۆکیەکە لە پێشێویەکانی میزاج، یعنی کە ئەوەیە تاک میزاجی تێکەچیتن یان ئەوەی لە ئینگلیزیدا ئەڵێن مود دیزۆردەر. بەگشتەکان دابەشە بنا سەر دوو بەش: نەخۆشیە میزاجیە یەک جەمسەریەکان و نەخۆشە میزاجی دوو جەمسەریەکان. لە نەخۆشە میزاجی یەک جەمسەر مەبەستم چێ لە جەمسەر، مەبەستم ئەوەیە تاک میزاجێکی خەماوی هەیە و یعنی لە یەک جەمسەریدا لە دوو جەمسەریدا تاک هەم حالەتی شادیەکی غێر نۆرمالی هەیە، چونکی شادبوونێکی نانۆرمالیش ئەوە هەم پێکەنینێکی زۆر جوولەیەکی زۆر ئەوانە ئەوەش بخۆیت زۆرێکە لە جۆرێکە لە خەمۆکی پێشنیێ کراو کە دەیکوت ئەوانەی کە زۆر بە فکرین شت پێ دەکەن ئەوانە خەمێکی قوڵیان هەیە. ڕاستی و قسەی بەڕێستان دەکاتەوە ڕاستە، بەڵام بەشێکیان لەسەر ئەوەنە مەسەڵەن هاوە کۆتی ژیانی ڕۆژانە و خەڵک باسکردن و توزانم ئەوەی پێ ئەڵێن گەشە پێدانی مرۆڤ ئەوانە. بەڵام ئەگەر دەرفەت بدەی لەسەر یەک جەمسەری و تاک جەمسەری بە خێرایی باز بکەم بۆ ئەوەی هەندێک شتین لە ڕوون بێتن. لە یەک جەمسەریەکان دووبارە دابەشە بیتەوە سەر دوو جۆر: نەخۆشی خەمۆکی گەورە و دیسیمیا. باشە ئەوانە هەریەکە و جۆرێکی دیکەنا کە تاک میزاجی بەردەوام لە یەک جۆری خەماویدایە. بەڵام دوو جەمسەری ئەوەیە کە تاک هەم شادە هەم خەماویە
باشە بەڵام هەردووچیان چنە هەردووچیان ئاستێکی زۆر ئاساییدانین بەڵکو غێر تەبیعین و دواتر ئەو دوو جەمسەریەش ئەبیتە سێ جۆر دوو جەمسەری جۆری یەکەم و دوو جەمسەری جۆری دووەم و لەگەڵ چی لەگەڵ سایکۆسیمیا ئەگەر دواتر دەرفەت بوو بەڵام ئێستا تۆ جەمسەریانە ئەوەیە کە قورسی و لاوازەکەیەوە نیە کاریگەریەکانی کە بە سەختی تووشی بۆیان کاریگەریەکان لاوەکینەوە بەس لەوەیە نا دوو جەمسەری ئەوەیە کە ئەو کەسەی کە تووشی گرفتی خەمۆکی بووە تووشی گرفتی خەمۆکی بووە میزاجی لە نێوان دوو بارودۆخدایە باشە هەندێک جار شادە زۆر شادە مەسەلەن ها وزێکی زۆری هەیە جولێکی زۆری هەیە بەردەوام پێەکەنیتن بەردەوام ینی کە ئەبینی شتێکی نائاسایی دێتە پێش چاو باشە و لە هەمان کاتدا دەبینی مەسەلەن ئێستا لە بەیانێکی لە ئێوارەکەی یەک خەمبارە خەمێک بە تەواوەتی داگیری کردووە وزەی نەمایە تەرکیزی نەمایە توزانم کۆمەڵێک شتی ئاوا ئەو زمامستا زیاتر ئەوەی کە کەسێک تووشی ئەو بارودۆخە نەخوازراوە دەبێ بۆ نەوزە و تااقەتی نامێنێ ڕەشبینە بەرامبەر بەژیان ئایا هۆکارەکە ئەوەی کە هەر بارودۆخە سەختەکانن یاخود زۆر جار مرۆڤەکانی دەوروبەری تکە دەبنە هۆکار بۆ ئەو بارودۆخە کە تێدا تێدەپەڕێ طبعا هۆکارەکان بۆ خەمۆکی چەند جۆرێکین هەنا یەک لە هۆکارەکان مەسەڵەن هۆکاری جیناتە بۆ ماوەیی هەندێکیان پەیوەستن بە گوێزەرەوە کرۆمۆسۆمیەکان وەکو ئەوەی کە مەسەلەن لە باوانەوە ینی یەکەم بۆ ماوە گوێزەرەوە کیمیاییەکانی مێشک بەشێکان بەرزبوونیە بێتە هۆی شادبوون نزمبوونیە بێتە هۆی بێتە هۆی ئەوەی خەمۆکی بی و بەشێکیان پەیوەستە بەچێ ڕەنگە پرسیارەکەی تو ئەوەی پەیوەستە بارودۆخی کۆمەڵایەتی کاتێک کە بارودۆخی کۆمەڵایەتی نالەبار بوو ئەکرێت بەسەلەن سەرداوێک بێتن بۆ ئەوەی بۆ چێ ئەوی مرۆڤ تووشی نەخۆشی بێتن یعنی ئەو گرفتی خەمۆکی بێتن یەکێک لەوانە مەسلەی لە دەستدانی ئابوور یعنی ئەوە نییە اقتصادی کەسێکە لە کارەکەی دەردەکرێت کەسێکە لە کارەکەدا بۆ ئەوەی توێژینەوەکان ئاماژە بەوەیە دەن ئەڵێن کەسێک کە کارەکەتن بە بەراورد دگەیەکێک کە بێکارە بێکارەکە سێ ئەوەندە ئەگەری توش بوون بە خەمۆکی هەیە لە چاو ئەوانەی دیکە کە خاوەن کارن بەڵام شتێک ئەلە لە ناو قەوس ئێمە ناتوانین هیچ کات بە نیشانەیەک یان دوو نیشانە بە کەسێکی بڵێن کە خەمۆکە و لە هەمان کاتدا ئێمە ناتوانین لە ماوە زەمانێکی کورتیشدا بڵێن ئەوە تووشی حاڵەتی خەمۆکی بی و لە لایەکی دیکەشەوە هەندێک جار ئەو گرفتی شادی و خەماویە پەیوەستە بۆ عیلاجانەی کە بۆ تەندروستی جەستەمانە خۆن هەندێک کاریگەری لەسەر چی لەسەر بیرکردنەوەی ئێمەدا ئەبیتن ئەوانەش ناکرێتن کە بۆ هۆی بڵێن ئەوە هۆکاری خەمۆکیە وەکو دەزانین ئێستا کە ئەو بارودۆخە نەخوازراوەی کە کوردستان پێدا تێپەڕ دەبێت یعنی هەم لەلایەنی ئابووری هەم لە ئەوەی کە نەناردنی موچە لە عێراقەوە بۆ کوردستان یعنی بکەس دەستپێکی دەوامە زۆرێک لە خێزانەکان توانیان نەبوو پێداویستەکانی قوتابیان دابین بکەن ئایا ئەمە تا چەند یعنی هۆکارە بۆ سەر هەڵدانی کە زیاتر خەمەکە قوڵتر بێ هۆکاریش بۆی کە دوجار بێت بە خەمۆکی طبعا پێم گوتی کە ڕوخانی ئابوور یان لە دەستدانی کەسێکی خۆشەویست یان نەتوانین پڕکردنەوەی پێداویستیەکان بەشێکی هەرە گرنگە لەوەی کە سایکۆلۆژەتی ئێمە تێک بستن طبعا مرۆڤ لە ڕوانگە سایکۆلۆژیە مرۆڤ گەراییەکانەوە یعنی وەکو ئەبراهام ماسلۆ پێداویستیەکان دابینکردنی پێداویستەکان بەشێکی هەرە گرنگی سایکۆلۆژەتی ئێمە پێک دێنێت کاتێک ئێمە پێداویستەکان جا هەر لە پێداویستە بایۆلۆجیەکان دواتر مەسەلەن پێداویستی دیکانی ئاسایش و ئابوور و خۆشەویستی و هەموو ئەوانە هەمویان تەسیراتێکی زۆر گەورە لەسەر سایکۆلۆژیەتی ئێمە دروست دەکەن وامان لێ ئەەکەن کە بین هەنگاو یعنی نزیک بینەوە لە توشبوون بە نەخۆشە دەرونیەکان جا ئەوەی سەبارەت بەو دۆخەی ئێستا ئەکرێت خوێندنەوەکان بەو جۆرە بن کە لەلایەکەوە ئێمە لە بەرامبەر دۆخێکی سەختی ئابووری داینا و لە لایەکی دیکە لە بەرامبەر دۆخێکی سەختی پڕکردنەوەی پێداویستی داینا تووشی زەمەنی ئێستا جیاوازە لەگەڵ زەمانێک بەر لە ئێستا چونکە ئێستا زەمانێکە تۆ پێویستە منداڵەکانت کۆمەڵێک پێداویستی دیکەی بۆ پڕ بکەی وەکو ئینتەرنێتە وەکو جلوبەرگە وەکو کرێ خوێندنە توزانم یعنی هەموو ئەو تشتانە لە چوارچێوەی پێداویستیەکان بارگرانێکی زیاتری ئابووریان دروست کردیە ئێستا کاریگەری ئابووری لەسەر سایکۆلۆژەتی مرۆڤ ئەکرێت شتێکی دیکەی چی بێڵێن شتێکی دیکە دروست بکات کە زیاتر بارگران لەسەر سایکۆلۆژەتی ئێمەدا دروست بکات
بابا ئەوەی کە زیاتر وڵاتە تازە پێگەیشتوەکان تاکەکانیان تووشە بن یاخود ئەوانی کە پێشکەوتوشن یاخود یاردەیەکی جیهانیان لە وڵاتانێک کە پێشکەوتونە تاکان تووشی ئەو خەمۆکیە دەبن. هەموو کۆمەلگایەک تووشە بیتن. بەڵێ. ئێستا پەیوەست نییە بە کۆمەلگایەکە کە پێشکەوتویان پێشکەوتووە. تەنانەت ئەوانی کە پێداویستەکانیشیان پڕکراوەتە ئەوانیشیان لەبارن بۆ توش بن بەو حاڵەتە. بەڵێ یعنی ئەوە نییە کە تۆ بڵێ ئەوە تایبەتە بە کۆمەلگای ئەو نەخۆشیە. یعنی تایبەت نییە بۆ کۆمەلگانی کە هەژاریان تازە پێگەیشتوون. نە تایبەتە بە کۆمەلگایەکی دیاریکراو، نە تایبەتیشە بە سەردەمێکی دیاریکراو. بەڵکو مەسەڵەن ئێمە لە هیپۆکرات 1899ەوە باس لە چیەکەتن بە باس لە خەمۆکیە کاتن. مەسەڵەن یعنی لە سەدەی 17 و 18 و 19 وەکو بابەتێکی دوو جەمسەرە شادی و خەمۆکی. گرفتێکە تاکو ئێستا مەسەڵەن وڵاتێکی وەکو ئەمریکا کە مەسەڵەن ئێستا ئەوەیە کە ئەڵێن هەموو دنیا لە ژەڕکێفی ئەودا ئەچیت، بەڵام ساڵانە کە ئامارەکان لەسەر خەمۆکیدا بەڵاوەکردن و لە خودی ئەو DSM کە ئێمە باسێکن کە بەچی وەکو مەرجع یان وەکو دەستورێک بۆ نەخۆشە دەروونیەکان ڕێژەیەکی زۆر بەرز داوانوانە سەدا چەندێک جارەگاتە سەدا 4 و 5 و 6 و ئەوانش لە تاکی تووشی خەمۆکی ببن. بەڵێ مامۆستا دەتوانین بڵێن کە پەیوەندی بە کۆمەلگاکانەوە نیە بەڵکو پەیوەندی بە خودی تاکانەوەی کە تا چەند وشیارن. وشیاری ئێستا کرێ مەسەڵەن شتێکی دیکەش بێت وشیاری تاکان کە زیاتر زانیاریان هەبی زیاتر کتێب بخوێنەوە ئەوانە زۆر جار کتێب خوێندنەوە تووشی خەمۆکیمانەکە. یعنی ئەوە نییە کە پەیوەست بیتن بەوەشەوە چونکی پەیوەستە بە چ پەیوەستە بە شتێکی دیکەوەکە ئەلەن ڕسیلێنس یان ئەوەی کە تا چەند ئەتوانی لەگەڵ ئەو دۆخانەی کە ڕوبەڕوود دێت بتوانی خۆی لەگەڵ بگونجێنی مەعالەجە بکەیت. کاتێک بەسەرەن نەخۆشی خەمۆکی تووشی مامۆستای زانکۆ و تووشی پرۆفیسۆر و کەسی ئاستی زانستی زۆر بەرزە بێت و تووشی کەسێکیشە بێتن کە ببوورە لەسەر ئاستێکی زۆر نزمی نەخوێندەواریش بێت دووبارە داوای لێبوردن. بۆیە ئەوە گرنگ نییە کە تۆ ئاستی ڕۆشنبیری چەند بەرزە، گرنگ ئەوەیە تۆ چۆن ئەتوانی ئەو تەکنیکانە جێبەجێ بکەی کەوات لێکەتن لە بەرامبەر ئەو دۆخەی کە ڕوبەڕوویە بیتەوە چیت لێبێت بەسەن بتوانی گونجانی دەگە دروست بکەیان بتوانی دەربازی کاتە دەگەڕێتەوە ئەوەی کە مرۆڤەکە تا چەند معنەویاتی بەرزە معنەویات بەرزبوون لە بەرامبەر ڕووداوەکان زۆر ئەگەرێکی باشە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین چ بکەین خۆ لە نەخۆشە دەرونیەکان بپارێزین. توێژنەوە کرا لە زانکۆی هارڤارد باس لەوە دەکا کە ئەو کەسانێک کە خەویان کەمە زیاتر لەبان بۆی کە تووشی خەمۆکی بی، بەڵام پرسیارەکەی من لێرە ئەوەیە کە ئەو کەسێکە خەوی تێک دەچێت خەوی لێ ناکەوێت ئایا هۆکارەکەی هەیە ئەوە نیە کە خەمێکی قوڵی هەبووە؟ ئەو جا پێم وابێ من هەندێک پەڵەم کرد زۆر چۆمە ناو بابەتەکان ئەبا باسی چم کردبە ئەبە باسی لە یەک جەمسەری نیشانەکانی خەمۆکی گەورەم کردبانیان بە گشتی خەمۆکی. ئەوانەی تووشی خەمۆکیە بن چەند گرفتێکیان هەیە. یەک ئەوەیە هەمیشە مەسەڵەن میزاجێکی خەماویان هەیە، دومین جار سیستەمی خەویان تێکەچیتن یان ئەوەیە کە خەویان لێ ناکەوی یان ینی خەوێکی ڕێک و پێکیان نییە، و سێم جار سیستەمی خۆراکیان تێکەچی یان بە شێوازێکی دراماتێکی زۆر خێرا وەزنیان زۆرە چیتە سەرەوە یان زۆر دێتە خوارێ و بەشێک لەوانە ئاماژە بۆ بکەن کە لە 5 کاتێک وەزنی خۆت دەدەستدا ئەوەی کە لە ئەگەرەکان کە ئەوەی کە لەبارە دۆخێکی سایکۆلۆژی نەئارامدای لە ڕووی تەندروستی شێوە کاریگەری هەیە بەڕێستان ئاماژە بۆ دەکەن؟ یعنی ئایا خەمۆکی کاریگەری هەیە لەسەر بۆ هەندێک کەسێ معدەیان دێشێ ئەو کاریگەری هەیە یان بۆ نەقۆڵۆنیان کێشیان هەیە پەیوەندی بەو باردۆخەوە هەیە کە لە بەسەختی تێپاڕی خەمەکی قوڵی هەیە تووشی خەمۆکی بووە؟ ئازانی چۆنە نەخۆشە دەروونەکان و نەخۆشە جەستەییەکان هەر چۆنێک بێتن دووبارە هەرە گەڕێنەوە سەری ئەو کاریگەری لەسەر ئەو دروستەکەت و بە پێچەوە. وەکو بەڕێستان باس کرد کە لە جەمسەرەکان باسی سایکۆسۆماتیکت کرد کە کاریگەری دەروونە لەسەر جەستا. بەڵێ ئەو جام ئێستا بۆ ئەوەی طبعا تۆ کاتێک کە میزاجێکی خەماویت هەبوو خەوت ڕێک نەبوو دواتر کێشت لە پڕێکە زیاد بوو نەتوانی کۆنتترۆلی خۆراکی خۆت بکەیت ئەوانە بایۆلۆژیەتی مرۆڤ چی لە ئەەکەن ئەشێوێنن حتمان ئەوە کاریگەری لەسەر چی دروستەکە لەسەر جەستی ئێمەشدا دروستەکەتن. بەڵام مامۆستا بۆژان ینی ئەو نیشانانەی کە باسەکەی ئەوەیە کە میزاجی تێک چووە خەوی تێک چووە خواردنی تێک چووە لە چالاکی هەست بە بێتاقەتی و بێت چالاکیە کە ناومێدا
و چی پێ ئەڵێن بەشداری چالاکیە کۆمەڵایەتیەکان ناکە هەمیشە ناتوانێت تەرکیز بخاتە سەر بابەتێکی کە بتوانی باش جێبەجێ بکە کۆمەڵێک لە نیشانەکانن کاتێک ئێمە باز لە کەسێکەکەن کە خودی ئەوەی کە شەلەژانی خەمۆکی هەیە ئەبێ بەلانی کەمەوە 5 نیشانەی هەبن و لە هەمان کاتیشدا بۆ ماوەی بەلانی کەمەوە 2 هەفتە لەگەڵی بەردەوام بیتن ئەی تایبەتە تەنیا بە ئافرەتانیان بۆ نەپیاوان بۆ نە زۆر جار باس لەوە دەکەن کە ئافرەتان لە دوای منداڵبوون تووشی خەمۆکی دەبن واتە خەمۆکی دوای منداڵبوون هەیە بەداخەوە کە هەمیشە خەمۆکی یەکێکە لەو گرفتانەی کە ڕێژەکەی هەمیشە تقریباً 2 بەرامبەرە لەگەڵ پیاوان ئەگەر لە بڵێ لە سەدا 1 پیا و تووشی گرفتی خەمۆکیبی 2 ئافرەت تووشی گرفتی خەمۆکیێوی ئەوەش لەبەر ئەوەی نییە کە مەسەلەن ئافرەت بوونەوەرێکی لاواز بیتن بەڵکو لەبەر چیە لەبەر ئەوەیە کە ئێمە ئەبێت چەند شتێک لە ئافرەتدا لەبەر چاو بگرین یەکێمیان ئەوەیە کە ئافرەت لە ناو کۆمەڵگەیدا ئەو دەرفەتە باشانەی لە پێشنین وەکو پیاو کە بتوانێت ڕوبەڕووی مەعالەجێ ئەو شتانە بکاتن بۆ نمونە مەسەلەن یەکێک لە تەکنیکەکان بۆ ئەوەی کە ئێمە خۆمان لە چی بپارێزین لە خەمۆکی بپارێزن ئەوەیە گەشتکردنە چوونە دەرەوەیە ژینگە گۆڕینە ئەوەی بۆ پیاوەکرێ بۆ ئافرەت ناکرێتن یعنی ڕێگا پێدراو نییە جا ئەوە بە هەموو ئەو فۆرمانە ئەو گۆڕانکاری فۆرمانەی کە لە وڵاتە ئەوروپیەکانی سەبارەت بە ئافرەت هەیە و ئەلێرەش حتمما دەبێت دۆخی ئافرەت بکەم کە ئایا هۆکارەکەی ئەوەیە کە ئافرەتان زیاتر تووشی خەمۆکی بن لە بەروی ئافرەت بوونیەکەی ئەو هەیە حەز لە خۆشەویستیە حەز لە سۆزدارە ینی بوونەوەرێکی هەم سۆزدارە هەم کۆمەڵایەتی هەم حەزی لە گرنگی پێدان و پاڵپشتیکردنە دەکرێت هۆکار بێ بەشێکیان لەوەی ئافرەتەکان فێر کراینە کە مەسەلەن سۆزدار بن نەکو بۆچی پیاو بە سۆز نابیتن یعنی مەسەلەن ئەو فۆرم و شێوازەی وێناکردنەی ژن بۆ خۆی بەشێکە لەوەی کە نەتوانیتن معالەجەی خەمۆکانی خۆی بکەیت و لە پاڵ ئەوانەشدا مامۆستا بۆژان ئەو گۆڕانکاریە هۆرمۆنیانەی کە لە ڕەگەزی مێداهان زۆر جیاوازە لەگەڵ نێر چونکی ئێمە مەسەلەن ئەوەی کە سوڕی مانگانە کاریگەریەکی گەورە لەسەر سایکۆلۆژیەتی ژن دروستەکە بە پێچەوانەوە بۆ پیاوان نییە با بێمە سەر بەشی دووەمی پرسیارەکەت ئەوە ئەگەر زۆر بە کورتی بچکە هاوکارانم ئاگادار مەکەنەوە کە تەنیا 5 خولەکمانەوە ئۆکێ با باسی خەمۆکی دوای منداڵبوونژگە خەمۆکی دوای منداڵبوون جۆرێکی دیکەیە لە خەمۆکی ئەو ئافرەتانەی کە مەسەن لە دوای منداڵبوون 6 مانگ دوای منداڵبوون ئەوانە تووشی ئەبن ئەوە هەم پەیوەستە بەچێ بە بارودۆخی بایۆلۆژیەتی ژنەوە و دواتر هەم بارودۆخی دەرونی و کۆمەلایەتیەکەی لە بارودۆخە بایۆلۆجیەکەی ئەوەیە کە سیستەمی هۆرمۆنات و ئەوانەی ناوجسمی ژن هەمووی تێکەچیتن ئیدی ئاسایی مەسەلەن میزاجیشی تێکەچی لەگەڵ ئەوەیدا لەلایەکی دیکەوە بەشێکی دیکە پەیوەستە بەوەی کە بارودۆخی هاوسەرگیری چۆنە مەسەن بەشێک لە ژنان کاتێک کە منداڵ دێنە دنیاوە بێپلان منداڵی ناتێت دنیاوە و بەشێکی دیکەیان ئەوەیە کە مەسەلەن متمانەیان بە ژیانی خۆیان نییە لەوەی کە ئەتوانن ئایا ئەو منداڵی گەورە بکەنیان نا بەشێکی دیکەیان پەیوەستە پەیوەستە بەوەی کە تەمەنی هێشتا گونجاو نییە بۆ ئەوەی دایکایەتی ئەوانە زیاتر تووشی خەمۆکی دوای منداڵبوون هەڵبەتە ئەگەر پاشخانی خەمۆکیشی هەبوو یعنی بخۆی پێشتر پێش ئەوەی منداڵی ببیتن خەمۆکێ تووشی بارودۆخی خەمۆکی بی لە دوای منداڵبوون ئەگەرێکی دیکەیە لەوەی کە توش دەست خۆش بێ کۆتا پرسیارم ئەوێ چی بکرێت بۆی ئەو نەئارامی لە مرۆڤدا هەیە بڕەوێنیتنەوە یاخود بڵێن کە چ شتێک زۆر کاریگەری هەیە لەسەر کە ئاستی تاکەکان زیاتر بەرزتر بێ وەشیاریان زیاتر بێ بۆی بەرامبەر ئاستەنگەکان و کێشەکانیان بۆستنەوە کە دوجار نەبێتەوەی خەمۆکی لەوەی کە بزانن خەمۆکی بریتن لە گرفتێکی دەرونی وەکو هەر گرفتەکانی دیکەی جەستەی ئێمە زۆر گرنگە مەسەڵەن ڕوانگەی کۆمەلگا سەبارەت بە نەخۆشیە دەرونیەکان ئەرێ مەسەڵەن شتێک نەبیتن کە وەکو عیبەیەکی زۆر گەورە چونکی تۆ چۆن کلیەکان تێکەچیتن ئەوە ئەکرێتن لە ڕووی سایکۆلۆژیشەوە تووشی نەخۆشی دەرونی بێ و دواتر هەوڵدان بۆ ئەوەی کە چ لە بەرامبەر بارودۆخەکاندا هەندێک خۆڕاگرتر بیتن بەو شێوازە نەبیتن یەکسەر هەر ئیفێکتێکی نەرێنی
ڕوبەڕوود بووە یەکسەر چۆکدا بدەیت بەڵکو پێویستی بە ورە و خۆڕاگریەوە دواتر توانای مێشک لە بەرفراوانکردن لە تەکنیکەکانی معالەجەکردن لەسەر ئەوەی ئەو گرفتانە بە چ ڕێگایك معالەجە بکەم وە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەتک ئێمە ڕوبەڕووی گرفتێکی سایکۆلۆژی ئەبین چی پێ ئەڵێن یعنی لەسەری باز نەدەین نەڵێن هیچ نییە باشە ئەبێت چارەسەر بکرێتن چونکە هەموو شتێک هەروایە بۆ نمونە ئەگەر بێت و دەرگای ماڵێشمان تێک چوو باشە گوتن دەی ئەچینە ژوورێ ئەو جارێ قەپاتەکەین وازی لێ دێن بەڵام دواتر هەر ئەبێ بگەڕێەوە هەر ئەبێت چاچ بکەیەوە جا بۆی هەموو ئەوانە ڕێچکەی ژیانن ئەبێت دووبارە بگەڕێەوە سەرێ بەعالەجەی بکەیەوە دەست خۆش مامۆستا بەڕاستی پرسیاری تریش هەبوو بەڵام کاتی بەرنامەکەمان هەرەوەندەیە زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت بەڕاستی معلوماتێکی زۆر باش پێدان هیوادارم بینەر و بیسەرەکانیشمان سوودیان لێ بێت و زیاتر برەو بەتوانا و لێهاتوەکانی خۆمان بدەین و زیاتر بتوان بەرەنگاری کێشەکانی خۆمان بینەوە. زۆر سپاس مامۆستا بۆژان خان بە هیوای ئەوەی جارێکی دیکە بە دوور و درێژتر لەسەر خەمۆکی چونکی ئەوە زۆر کورتێکی سادە بوو و دواتر بە هیوای تەندروستیەکی باش هەم لە ڕووی سایکۆلۆژی هەم لە ڕووی جستەییەوە بۆ بینەران و بیسەرانی زاری کرمانجی و سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەڕێزانەی دیکەی کە ئەو ئەرکان زۆر سپاس بۆ بەڕێزتان دووبارە بەخێر بێن بینەران بیسەران لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم سوودتان بینی بێ و گرنگی بە لایەنی معنەویاتی خۆمان بدەین بەهێزتر سەیری کێشەکان بکەین و هیچم نەماوە هیوادارم تەندروست باش بن کاتێکی خۆش هەر شاد بن.